ڕێکەوتنی ئەمریکا و ئێران و دۆخی ناوچەکە. ئیسرائیل ڕازی نییە و تووڕێ. دوجار دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا ڕێکەوتنی چاوەڕوانکراوی وڵاتەکەی لەگەڵ ئێراندا ڕاگەیاند و بۆ یەکەمین جاریش ئێرانیەکان پشتڕاستیان کردەوە کە ڕێکەوتن و ملیانداوە بە داواکاری ئەمریکیەکان. هەرچەندە هەردوو لا وابڵاوی دەکەنەوە کە ئەوان براوەی ڕێکەوتنەکەن، بەڵام دوجار وەکو شەهباز شەریفی سەرۆکی پاکستان گوتی ناوچەکە براوەیە کە ماوەی زیاتر لە 4 مانگە بەهۆی ناکۆکیەکان و جەنگەکەوە بە تەواوی گەمارۆدراوە. ئێرانیەکان دۆخی داراییان زۆر خراپە، بە جۆرێک تەنانەت خەرجی هێزە چەکدار و ئەمنیەکانی خۆشیان پێ نەماوە، هەر بۆیە یەکەمین مەرجێک کە داوای جێبەجێکردنی دەکەن پرسی ئازادکردنی پارە بلۆکەکراوەکانیانە. ئەمریکاش بەهۆی گوشارە زۆرەکانی ناوخۆ و دژایەتی دیموکراتەکان و پاڵپشتی نەکردنی لەلایەن بەریتانیا و وڵاتانی ئەوروپیەوە تا ڕادەیەک ئاشتی لە درێژەدان بە جەنگ بەلاوە پەسەندترە و هەر بۆیە بۆ ئەم دۆخە ترەمپ واژۆ دەکات و کۆتایی بەو دۆخە دەهێنێت کە لە بەیانیەکی زووی سەرەتای مانگی شوبات فڕۆکە جەنگیەکانی وڵاتەکەی دروستیان کرد. ئەوەی لەم نێوەندەدا بە بێدەنگێکی سامنەک دانیشتووە و جارێ قسەیەکی نییە، بەڵام کارکتەری سەرەکی ڕووداوەکانیشە ناتانیاهۆ و ئیسرائیلن. ئەوان پێیان وایە دەبێت ئێران کۆتایی پێبهێنرێت، نەک واژۆی ڕێکەوتنی لەگەڵ بکرێت. نەتانیاهۆ تەنها ئاگادار کراوە لە ڕێککەوتن لەگەڵ ئێران، هیچ بەشداریەکی پێ نەکراوە. ئەوەش بەپێی زانیاری میدیا ئەمریکیەکان نەیویستوە بەشدار بێت و هەر لە بناغەشدا باوەڕی بە وەها ڕێککەوتنێک نییە. ئامادەنەبوونی ئیسرائیلیەکان گورزی کوشەندە لەو ڕێککەوتنە چاوەڕوانکراوەی ئەمریکی و ئێرانیەکان دەدات و ڕۆژێک لە پرەکدا موشکێکی ئیسرائیلی کۆتایی بە هەموو بەڵێن و وعدێک دەهێنێت. ئیسرائیلیەکان پێیان وایە هێشتا دۆخەکە هی ئەوە نییە بێنە سەر مێزی گفتوگۆ، بە تایبەت کە پێیان وایە هێشتا ئامانجەکان نەخەمڵیون و بەدینە هاتوو. هەر بۆیە ئێران دەبێت بە دەستێکی واژۆ بە دەستەکەی تریشی ئامادەکاری بۆ جەنگێکی نەبکات. بڵاوکردنەوەی ئەگەرەکانی ڕێکەوتنی هەردوو وڵات دەست بەجێ کاریگەری لە بازار کرد و بە خێرایی نرخی نەوت و کانزاکان دابەزین و ئاگەرەکانی کردنەوەی گەروی هورموزیش بۆ یەکەمین جار دوای 90 ڕۆژ بۆرسەی ئاسیای گەڕاندەوە سەر هێڵە سەوزەکان. وڵاتانی کەندە و هەرچەندە دەڵێن لەگەڵ ڕێکەوتنەکەن، بەڵام بە گومان و بەردەوام خوان بۆ دۆخێکی نوێ ئامادە دەکەن، هەر بۆیە هەشتیمی جیاوازی دژە درۆنی ئۆکرانی لە وڵاتانی سعودی و ئیمارات و بەحرین.